سەرەتای ئەم هەفتەیە هەزاران کەس لەلایەن گیرانی ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا ئاهەنگی سەرکەوتنیان گێڕا. سەرکردەکانی جیهان لە نیوانیاندا جۆ بایدن تەلیفۆنیان کرد و پیرۆزباییان لێ کرد. پەیوەندیەکە لەگەڵ تووشیا هەرگیز لای ئێمە لە سەد نییە. ئێمە هیوادارین زیاتر لە ئێمە و دوور نەبێت، بەڵام بە زۆری لەسەر پەیوەندی کەسی نێوان بایدن و لە 50 ئەردوغان ڕاوەستاوە. دەمێکە ئەو پەیوەندیە زۆر ساردە، تەلەفۆنەکە هەنگاوێکی یەکەمی باشە. ئەمە یەکەم جارە بایدن ئەو دوو پرسە بەیەکەوە ببەسێتەوە. ئەنکەرە لە مێژە هەوڵی کڕینی 40 فڕۆکەی جۆری F-16 دروستکراوی ئەمریکا دەدات، بەڵام کەنگرێس ڕێگری لە گرێبەستەکە دەکات. بەرپرسانی ئەمریکا لە ڕابردوودا ئەوەیان ڕەت کردەوە کە فرۆشتنی ئەو فڕۆکانەیان گرێدا بێت بە وەرگرتنی ڕەزامەندی تورکیا بۆ ئەندامەتی سوید لە ناتۆ. ئەوە مەرج نییە. سەرۆک بایدن لە مێژە ڕوونە کە پشتگیری لە فرۆشتنی فڕۆکەی F-16 دەکات. لە وەڵامی هێرشەکانی رووسیا بۆ سەرۆکرانیا، فنلەندا و سوید لە مانگی 5 ساڵی 2022دا داوای ئەندامەتی لە ناتۆیان کرد. ئەندامەتی ناتۆ دەبێت لەلایەن هەموو ئەندامەکانەوە پەسەند بکرێت. فنلاند لە مانگی 4دا بۆ بە ئەندامی ناتۆ، بەڵام هەوڵەکانی سوید ڕاگیراون چونکە ئەنکەرە پێوایە ستۆکهۆڵم پەنای چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان دەدات کە تورکیا بە تۆرۆریست ناویان دەبات. ئەوەی کە بڕیارە بیبینین کەمێکە لە درامایەکی کۆتاخولەک کە بەرەو لووتکەی ڤیلنیۆس دەڕوات، ئەگەری ئەوە هەیە کە ئەمە لە شەوی کۆبوونەوە لووتکەیەکەدا چارەسەر بکرێت. باڵێزی پێشووی ئەمریکا لە تورکیا دەڵێت سەرەڕای بابەتی فڕۆکە جەنگیەکان پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا ئاڵۆزە و وەکو کاری بازرگانی دەمێننەوە. پەیوەندیەکە لەگەڵ تووشیا هەرگیز لای ئێمە لە 100 نییە. ئێمە هیوادارین زیاتر لە ئێمە و دوور نەبێت، بەڵام بە زۆری لەسەر پەیوەندی کەسی نێوان بایدن و لە 50 ئەردوغان ڕاوەستاوە. دەمێکە ئەو پەیوەندیە زۆر ساردە، تەلەفۆنەکە هەنگاوێکی یەکەمی باشە. تورکیا لە شەرکێشی رووسیا بۆ سەرۆکرانیا بە گوێرەی بەرژەوەندە استراتیژیەکانی خۆی سەودای کردووە. لە کاتێکدا لەشکرکێشەکەی شەرمەزار کردووە، بەڵام ئامادە نەبووە بەشداری لە سزاکانی ڕۆژاوا بۆ سەر رووسیا بکات و لە هەمان کاتدا پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ مۆسکۆ فراوان کردووە.